بەشێکی زۆر لە هونەرمەندان هەوڵەدەن بەرهەمە تایبەتیەکانیان یاخود بەرهەمەنوێیەکانیان لەسەر چەناڵی تایبەتی خۆیانی یاخود لە ڕێگەی سوشال میدیاوە بڵاو بکەنەوە لە ڕێگەی ئەکاونتە تایبەتەکانی خۆیانەوە بڵاو بکەنەوە کە بێگومان بەمەش بەشێکی زۆر لە هەوادارەکانیان نەتوانن بەرهەمە نوێیەکانیان ببینن. لە ئێستادا یەکێک لە هونەرمەندە دیارەکان کە ئەویش هونەرمەند نەزیرەیە کە لە ئێستادا بەرهەمێکی نوێی یاخود میوزیک ڤیدیۆیەکی نوێی بەناونیشانی دەستم لێ بەردە بڵاو کردوێتەوە. دەستم لێ بەردەنوێترین بەرهەمی هونەرمەند نەزیرەیە کە بە شێوەی میوزیک ڤیدیۆ بڵاوی کردوێتەوە کە ئاوازەکەی فۆلکلۆر و ئەرێنجی شۆڕش سەیزادە و میکس و ماسترینی هەمزە ڕەسوولیە. ربي كوستي دل